قەزاحەت لەمە خراپتر نابێ. دەبوایە تۆند و تیژی ئێوە هەمووانی لە ئیمپراتور ترساندبا لە حاڵێکدا کە نەرمونیانی ئێوە ئەوانی زیاتر هاندا. هەر سبەینێ ڕەنگە لە هەر گۆشەیەکدا کەسێ سەر هەڵبدا. ئەمە نیشانەی بێدەسەڵاتی ئیمپراتورە کە چەند جوانی نەزان دنێ بدەن و ئەو تووڕە بکەن. ئەگەر بە کەسایەتی بەرزی ئیمپراتور گاڵتە بکەن و لە نێو هەموواندا سووکی بکەن، ئەمە نیشانەی بێدەسەڵاتی ئیمپراتور نییە؟ قاتوو شارۆن ڕاست دەکەن، بەڵام کردەوەی خراپ و حسێب نەکراو نەک هەرگیز گرفت چارەسەر ناکات، بەڵکو ئەوەش سەختتر دەکاتەوە قوربان. بەڵایەکیان بەسەر بێنم کە مێژوو هیچ کات ئەو ڕووداوە لەبیر نەباتەوە. ئەوانەی کە من دیم جگە لە مردن هیچیان ناوێت، لە حاڵێکدا مردن دەتوانێت ئەوان بکاتە قارەمان. هەر ئەم شەو بەر لە بڵاو بوونەوەی ئەم هەواڵە هەموویان لە ناو ببەن و مەسەلەکە ببرنەوە. وا دیارە سەدان میوان کە لە جێژنی ئەمڕۆکەدا بەشدار بوون لەبیرتان چێتەوە. بێگومان ئەم هەواڵە لە تەواوی شاردا دەنجی داوەتەوە. تەنیا ڕێگەی بێئاکامکردنەوەی ئەم پیلانە تۆ بەکردنی ئەوانە. هەر ئەم شەو دەبێت لە نێو خەڵکدا پەشیمان ببنەوە و لە خزمەتی ئیمپراتوردا سوژدە بکەن و بپاڕێنەوە قوربان. ئەگەر وانەکەین سبەینێ هەر کام لەوان دەبنە قارەمانی گەورەی مێژوو. دوور نییە کە تەواوی خەڵک ئەوان وەکو بت بپەرستن و ئەوسایەکە هەزاران لەشکریش ناتوانن دەوری ئەوان لە زەینی خەڵک بسڕنەوە. ئالی جەناب. خاتونی من، خاتون هلێن، خاتون لەکوێی خاتون، لەکوێی خاتون، لەکوێی خاتون هلێن، خاتون هلێن، خاتون هلێن. ئەوەی کە نەدەبوو بووهەیە ڕوویدا. جەنابی ماکسیمیلیانی قۆڵ بەست کرد. چۆن؟ نازانم، تەنیا دەزانم ئەوانیان گرتووە. هەڵبەت سودنیانوس، مارتینوس و دینوسیوسیشیان گرتووە. دروشکەکە ئامادەکەن. بەسەر چاو هەرستا. دایەکیان دایە بێ بۆ لای خۆم. لە ماڵ بمێنەوە کوڕم، بمێنەوە. دایە بمێنەوە گەلووس. بەسەر چاو خاتون. من لە پێشدا وتومە و دیسانیش دەڵێم دەبێت لە خاچیاندان. من لە پێشدا وتومە و دیسانیش دەڵێم دەبێت لە خاچیان بدەن. ئاگاتان لە خۆتان بێ. ئەوە خاتون هێلێنە. بڕۆ تووس، ئەتۆ بڕۆ، ئەتۆ بڕۆ لەگەڵی قسە بکە. بڕۆ. درود لە خاتو هێلێن. بابم لەکوێیە؟
من ببەخشن بابتان کۆبوونەوەیکی ڕاوێژکارانەی لەگەڵ ئیمپراتور هەیە کەس نابینێ دەبینم کە ئەم کارە ساتە ئێوەشی لەم کاتێک شەوەدا هێناوە تێرە مێردەکەم کووە دەمەوێ ئەو ببینم جارێ ناتوانانی مێردەکەشتان چاو پێ بکەوێ دەمەوێ بابم ببینم بە قسەی من بکەن و تا ماوەی خۆتان لە بابتان دوور ڕاگرن ئەو یەکجار تووڕەیە بابم ئاگادارکەن کە من چاوەڕوانی ئەو جنابی ئەمپراتۆر بەڵێنتان ئەدەمێکە بە توندی هەمویان سزا بدەم جارێت ببەستە گەوجە تا ئێستا هیچ ئیمپراتوریە وەها گەپ و گاڵتەیەکی پێ نەکراوە دەزانی ئاکامی ئەم کارە ساتە چییە؟ جنابی ئەمپراتۆر من بەش بە حاڵی خۆم زیانی زیاترم لێکەوتووە وا دیارە لە دەستی ئاپۆلۆنیش هیچ کارێک نەهاتووە من بەر لە تەشریفهێنانیەوە قوربانی تایبەتیم پێشکەش کرد بوو بەڵام بێدەسەڵاتی خۆتان بەم جۆرە پاسا مەکەن جۆلیۆس تۆی لەم مەسەلە ئاگادار کردهبوو هەوڵین کەسێک کە بەدەستی خۆم بیکوژەم مەکسیمیلیانوسە